مەراسیمی کردنەوەی دەرمانخانەی بەخشینە لە قەزای پێنجوێن. هەنگاوی یەکەمی دەستگای بەخشینە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان بە خەڵکی قەزاکە بەگشتی. ئەلبەتە کردنەوەی دەرمانخانەی بەخشین لە شارۆچکەی پێنجوێن یەکێکە لە پرۆژە ناوازەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە بەردەوام لە هەوڵی کردنەوەی ئەم پرۆژانەیە. کردنەوەی ئەم دەرمانخانەیەش هۆکارێکی باشە بۆ ئەوەی بتوانین خزمەتەکانی دەستگای بەخشین بە خەڵکی ئێرە بناسیێنین. بۆ خۆی کردنەوەی دەرمانخانەی بەخشین ئەتوانین خزمەتێکی زۆر باش بە خەڵکی ئێرە بکەین کە ئێمە بینا لەسەر کوالێتی دەرمان و خزمەتی باشتر و هەروەها نرخی دەرمانەکانمان کە لێرە هەرزانە بێ ئەوە ئەولەویەتی ئیشەکانی ئێمەیە. هاوڵاتیانی قەزای پێنجوێن دڵخۆشن بەکردنەوەی دەرمانخانەکە و پێشکەشکردنی خزمەتگوزاری دیکەی دەستگاکە لە ناوچەکەیاندا. دەژڵێن قەزاکان لەگەشت سێکتەرەکانەوە پەراوێز کراوە بە تایبەت کەرتی تەندروستی. بەنسبەت پێنجوێن و لەبەرەوەی کەم و کوڕی لە ڕووی تەندروستی و هەبووە لە زۆرە لە سێکتەرەکان بە تاکید ئەمیشە یەکێکە لە زەروریەتەکانی خەڵکی پێنجوێن بەڕاستی ڕەنگە لە ڕووی کوالێتی و لە ڕووی هەرزانیەوە سوودی هەبێ بۆ خەڵکی پێنجوێن. بە تاکید گرنگە و جێی خۆیەتی و دەستخۆشیان لەکەین و ئومێدی سەرکەوتنیان بۆ خوازین و ئەگەنیا ئەوەی کە ئەو ئیشانەیە کە هەموو کەس دەستخۆشی لەکایمش دەستخۆشیان لەکەین پێشمان خۆشە بەس با بە وجدان و ئیشکەن وەکو ئەمانی لێ نەکەن چۆن ئەوەتە ئیسی خەڵگا ئەمە دوو مانگ شتێکە دینەرە مەعاش نەیراوە بە یەک کەس خەڵک پارەی پێ نییە تەنها ئەمە 10 ڕۆژ 15 ڕۆژی تر لەوە چێ زەرعات لەم سنووری پێنجوێن نامێنیت نامێنێ تا ساڵێترەکەوی تۆ مانگی 7 لێپرسراوی گشتی دەستگای خێرخوازی بەخشین دەڵێت ئەو شار و ناوچانەی بێبەشن لە خزمەتگوزاریەکانی بەخشین پرۆژەکانیان دەگەیەنن پێیان و خەڵکی بەگشتی لە کوالیتی بەرزی دەرمان و پێداویستە پزیشکیەکان و وەرزانی نرخەکانی سوودمەند بن. ئەمڕۆ لە پێنجوێنیش دەرمانخانەیەکەکەینەوە و بەرنامە و پلانمان بۆ 3 سایق هەیە کە لە 3 سایقیشا بتوانین لەوێش شەوانە ڕۆژێک بکەینەوە پشت بەخوای گەورەیان کۆمەلگاکی پزیشکی بکەینەوە لە کەرکووک پشت بەخوا لە مانگی نوێیە کۆمەلگاکی پزیشکیەکەینەوە و بەرنامە و لە بەرنامە ڕێژی ئیش و کارن بۆ هەولێری خۆشەویست. ئێمەمانەوێ لە سێکتەری تەندروستی لە دەستگای خێرخوازی بەخشین ئەمانەوێ زۆرترین خزمەت بە هاوڵاتیانی کوردستان بکەینەوەی کە بۆمانەکرد لە شار و شارۆچکەکان و قەزا و ناحیەکانە بەڕاستی چونکە پێمان وایە سێکتەری تەندروستی سێکتەرێکی زۆر هەستیارە کە پێداویستی هەموو تاکێکی ئەم کوردستانەیە لە پیاوێکی بەتەمەنەوە تا مناڵێکی بچووک کە لە دایکە بێ تا نەخل لە دایک نەبووە و لە ڕەحمی دایکایەتی پێویستی بە ئێمە هەیە بۆیە ئێمەش کێ پێویستی پێمان بوو بە پێی توانامان ئەڕۆین بەدەمیەوە. بەخشین دەستگایەکی خێرخوازی قازانج نەویستە و کار دەکات بۆ خزمەتی زیاتری خەڵکی کەم دەرامەت و وەژاری کوردستان. کارەکانی پێشتری لە بواری تەندروستی و پزیشکی دڵنیایی و متمانەیی تەواوی داوەتە خەڵکی و چارەخوازانیش ڕازین لە کارەکانی بەخشین و هیوادارن پرۆژەکانیان فراوانتر بکرێت تا خەڵکانی زۆرتر سوود لە پرۆژە تەندروستیەکانیان وەربگرن. سامان فەتاح کەناڵی یاسمانی پەیام قەزای پێنجوێن.